ڕەفەرەندەم تۆ زۆر ئەتوانی باسیکەی بەڵام تا کاتی بۆ دانەنەی خەڵک وە ئازانێت تۆ جددی نیت زۆر جار تەماشا دەکرد ئەوانەی کەوا بەڕاستی پێیان خۆش نییە کورد بگا بە ئامانج و ئاواتی خۆی هەمیشە یانوت ناجددی نینەوە کاتی بۆ نانن هەموو حیزبەکانی لەگەڵ نییە بەڵام ڕەفەرەندەم مافێکە خەڵکی کوردستان ئەیەوێ خەڵکی کوردستان ئەیەوێ بۆ چوونی خۆی دەربارەی ئایندەی خۆی دەربڕێ لێرەدا و من پێشتریش وتومە نابێ بە هیچ شێوەیە بڵێن وڵات ڕەفەرەندەم معنای ئەوە نییە ئێمە یەکسەر سەر بەخۆی دیار ئەەکەین و ئەمانە ئێمە ڕەفەرەندەم بۆ ئەوەیە خەڵکی کوردستان بزانین سەر بەخۆی ئەوەیان نە من دڵنیام زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان ئەیەوێت و کە دەنگدرا لەسەر ئەوە و خەڵک دانی بەوە دانا و دەنگی بەوەدا کە سەر بەخۆی ئەوێ ئەو کاتە ئێمە شتێکی زۆر تەبیعیە لەگەڵ حکوومەتی فیدراڵە لە بەغدا لەگەڵ وڵاتانی دەور و پشت لەگەڵ وڵاتانی دنیادا ئەچین بۆ ئەوەی پشتیوانی بۆ بەدیهێنانی ئەنجامی ئەم ڕەفەرەندەمەیە ئەویش سەر بەخۆیە بۆ کوردستان من هەموو کاتێ وتومە ئەگەر کەرکووک لە ناو ڕەفەرەندەم نەبێ ئەو معنایە ناگەیەنێەوە معنای واشەکەوە تۆ دەستت لە کەرکووک هەڵگرتووە و خەڵکی کوردستان ئەمە قبول ناکەن بەڵێ بە تاکی دەبێت تایە بێ ئامادەباشی خەڵکەکەمان ئامادەیەوە لە هەمووی گرنگترە بەڵام ئامادەباشی لۆجستی بۆ دەنگدان و سنووقی دەنگدان و ئەمانە ئەوە لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردنەکانەوە کرێ بەڵێ پێشوازەکەتان بە بەڵێ من دڵنیام خەڵکی کوردستان سەر بەخۆی ئەوێ هەموو کاتێک